بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، هادي الحيارى والتائهين، وأصلي وأسلم على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرەی 15هەمین لە بەرنامەی حەسین بەیتەک ماڵەکەت بپارێزە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئەوڕۆ باسی خاڵێکی زۆر گرنگ دەکەین، ئەویش چۆن ئینسان بتانی هاوسەنجی لە بینی منداڵەکان بپارێزی، فەرق و جیاوازی لە نێوان منداڵەکان نەکە، پەروەردەیەکی جوانی منداڵەکان بکە بە شێوازێک کە ئەو منداڵانە هەز بە فەراغێکی ڕۆحی نەکەن لە دەربڕینی خۆشەویستی، لە دەربڕینی هەموو بابەتێک لەلایەن داک و باوکەکانیان. یعنی بەڕاستی دایک و باوک چەقەک یعنی هۆکارێکی زۆر گرنگە، یعنی هۆکارێکی زۆر سەرەکی لۆی کە ئەو منداڵانە تەبایی و خۆشەویستیان لە بین بیتن. لۆیە دایک و باوک هەمیشە و بەردەوام دەبی تۆی خۆشەویستی و مەحەبەت و ئیخلاص لە بینی خوشک و برایەکان دروست بکەن و وا بکەن کە ئەو منداڵانە لۆ یەکتر بێنەوە، خۆشەویستیان لە بینی یەکتر هەبیتن. یەکێک لەو خاڵانێک کە زۆر گرنگە برایانی بەڕێزم مسلمانان، حەسادەت موسیبەتێکی زۆر گەورەیە. ئەو حەسادەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرموێ ئیاکم والحەسەد، ئاگادارتان دەکەمەوە، وشیارتان دەکەمەوە لە صیفەتێکی زۆر خراپ کە ئیرەیی بردن و حەسوودیە بە یەکتر. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بۆ حەسوودی ئەوەندە خراپە، دەفەرموێ ئین الحەسەد یەأکل الحەسەنات کەما تەأکل النار الحەطب. حەسوودی چاکەی ئینسان لە ناو دەبا، چاکەکان هەردەوەشێنتەوە و ڕەشی دەکات و نایهێڵی، وەکو چۆن ئاگر داری دەسووتێنی و لە ناو دەبا و هەمووی لە ناو دەباتن، ئاوە حەسوودی چاکەی ئینسان لە ناو دەبا. لۆیە خوای گەورە سوبحانه وتەعالا لە قورئانی پیرۆز زۆر ئاگادارمان دەکاتەوە. لە سوورەتی فەلەق ئاخر شت کە خوای گەورە سوبحانه وتەعالا ئاگادارمان دەکاتەوە ومن شەڕی حاسد ئیذا حەسەد. ئێمە باسی ئەوەی دەکەین حەسین بەیتەک، کو ماڵەکانی خۆمان پارێزراو بی، بتانی ماڵەکانی خۆمان بپارێزیت لە شەڕی شەیطان. لەو وانەی ئەوڕۆ لە خزمەت ئێوە بزانین چۆن ئێمە فلتەرێک دابنێ، ئەو فلتەرە ناوە ماڵەکانمان خاوێن ببیتەوە لە چی؟ لە شەیطان، لە گوناح، لە تاوان، لە شتی خراپ. هەموو ماڵێک ساحیبەکی هەیە، سەحبی هەوای پیس دەکە لۆ دەرێ. هەموو ماڵێک ناوە معەتەڕی دانایە، ئەو معەتەڕە پەخش دەبتە و بڵاو دەکەنەوە لە ناو ماڵ بۆی بۆنی ماڵەکە خۆش بی. ناوە خاتوونی ماڵ دەستێک بە ماڵەکە دادەینی، بەرگە بالیفی دەشوا، قەنەفەکان خاوێن دەکرێتەوە دەشوا، بەرجی بدەی ماڵەکە کومبارەکان دەشوا. ئەوە پێداچوونەوەیکی مادیە زۆر پێویستمان هەیە لە ڕووی معنەوی، لە ڕووی ناخەوە، لە ڕووی لایەنی معنەویەوە ماڵەکانیشمان فلتەرێکی لە بۆ دابنێ، پاچی بکەینەوە لە بەشی شەیطان، لە شتە خراپەکان، لە گوناح، لە تاوان. ماڵ پارێزراو دەبی بەچی؟ چۆن ماڵمان دەتوانین پارێزراوی بکەین لە هەموو شتێکی خراپ. یەک لەو هۆکارانی کە ماڵ دەپارێزرێ بەڕێزان و خۆشەویستان دەبی ماڵی مسلمان ئەگە دەتەوێت ماڵەکەت بەرەکەتدار بی، ئەگە دەتەوێت خۆشگوزەرانی بگەڕێتەوە ناو ماڵەکەت، ئەگە دەتەوێت ماڵەکەت لە کێشە و گرفت و ناخۆشی و ناسۆری بە دوور بی، شەرعی خوای گەورەی دەبی جێبەجێ بکرێ. معنای چێ شەرعی خوای گەورەی تێدا جێبەجێ بکرێ؟ خوشی بەڕێزم، برای بەڕێزم، یەک لەو خاڵانەی کە زۆر مهمە ئەو شتانی خوا ئەمری پێکردیە دەبی لە ماڵەکەت ڕنگ بداتەوە، دەبی جێبەجێ بکرێ لە ماڵەکەت. یەک لەوانە کە لە ڕەأس القائمە لە یەکەمین شت کە تەئکیدی لێکرایتەوە لە شەریعەتی ئیسلام نوێژە. نابی لە ناو ماڵەکەی تو
ئەندامێک لە ئەندامەکانی ماڵ نوێژێ نەکا نابی نوێژ بەڕاستی ڕوکنی دووەمی ئیسلامە لۆی ئەگەر کوڕەکەت ئەگەر کچەکەت نوێژێ ناکە یان سستە لە جێگەیاندنی ئەو فەرزە زۆر ئاگادار بە واللهی بەرەکەت لەو ماڵە نامینێ ڕەنگە تووشی کێشە و گرفت دەبی ئەگەر دەتەوێت منداڵەکەت منداڵێکی ساڵح بی ئەگەر دەتەوێت کچەکەت لە خوا ترس بی هەمیشە و بەردەوام هەست بە ڕقابەی ڕەب العالەمین کە با نوێژ خوێنێکی باش بن ئینسان ئەگەر نوێژی کرد و زانی لۆچوو نوێژەکە وەزانی نوێژەکەی معنای چییە واللهی ئەو نوێژە کافیە کە ئەو ئینسانە بە دوور بخاتەوە لە هەموو خراپەک ئەوە وعد و بەڵێنی خوای گەورەیە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بزانە لۆیە ئیبراهیم پێغەمبەر دوعا دەکا دەپاڕێتەوە لە خوا داوای چ دەکە لە خوای گەورە ربی اجعلنی مقیم الصلاة خوایە من بجێڕە لەو کەسانی بەجوانتری شێوە نوێژەکە ئەنجام دەدات ومن ذريتي و لە منداڵ و وەچەونەوەکانم بە هەمان شێوە لەو کەسانە بن کە نوێژەکان بەڕێک و پێچی بە تەواوەتی ئەنجام بدەن ئەو خاڵە زۆر مهمە برای بەڕێزم خاڵی دووەم لەوەی ماڵەکەمان پاک بی باش بی بە دوور بی لە هەموو بەشێکی شەیطان ئەو خاڵە زۆر مهمە بابەتی زەکات کە دەرەی زەکات سەدەقە ئەگە دەتەوێ لە نەخۆشی لە دەرد و لە بەڵا لە موسیبەت بە دوور بی ناوە سەدەقە چی بکە یعنی ئەو عائیلەیە یعنی هەوڵ بدە ڕئیسی عائیلە هەفتەی جارە کاکە سەدەقە معنای ئەوەی نییە تو بچی گایەکی لە عەردی بدەیت نا ئەو بە هەموو کەسێک ناکرێ یان مەڕەشی لە عەردی بدەیت یان ئیلا دەبی 100,000 بکەی خێر نا فەقیرێکی دەبینی زۆر ڕەنجەڕۆیە زۆر فەقیرە زۆر هەژارە دەست لە بەرکت بنێ بە نیەتی ئەوەی خوای گەورە لێت قبول بکە بیکاتە مای دەفعی بەڵا 1000 دینار کە لە توانەتدایە ڕەنگە ئەتۆ مەسەڵەن 25,000 لە بەرچیە 5,000 بکە سەدەقە 1000 دیناری بکە سەدەقە ئەوەندەی لە دەستت دێ ئەوەندەی دەزانی لە توانەتدایە 100,000 پێ 10,000 بکە خێر 50,000 پێ 5,000 بکە خێر 50,000 پێە 2,000 بکە خێر 25,000 پێە 1000 دیناری بکە خێر هەم بە جێری بەرق و داهاتی خۆت معاشت وەگرتێ ملیۆنەکە لەو ملیۆنەی 25,000 بکە خێر یعنی بکە بەرنامەج لە ژیانی خۆت بەردەوام شتێکی وات هەبیت کەفالەتی مارە فەقیرێکی بکە مەسەلەن خوای گەورە داهاتەکی باشی دایە واللهی ئەو سەدەقە دەبێتە مای پارێزگاری عائیلەکەت منداڵەکانت لە دەرد و لە بەڵا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ الصدقة تدفع البلاء صدقة زكاة مال بخشين بلاو مصيبتي خواي قرر رفع دكاو دفع دكاو نايه يضيتو بلاي ودني لبونا خوشي پیغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم داو مرضاكم بالصدقة تارسري نخوش كان بكا طبعا نقوشي نخوش كاتي صدقي بكي او غلطة صدقي بكا بوي ببتا برقري وباريزر لوي توشي نخوشي نبي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم چارەسەری نەخۆشیەکانتان بکەن بە سەدەقە یەک لە پیاوچاکان دەڵێ تووشی نەخۆشیەک بوو وەکو قونێرێک لە قەڵب بهات ئەو برینە قەپات نەدەبوو سبحان الله چەند حەکیمم کرد بە ساڵان بەردەوام خوێن و چێم و جەڕاحاتی لێ دەهات هیچ یعنی ڕێگایەک نمە بەکاری بینم یعنی زۆر بێزاری کردم زۆر یعنی ژیانم هەراسان بوو بەردەوام ئەو خێن و جەڕاحات و بۆنە ناخۆشە لە قەلبم دەهات دەڵێ یەک لە پیاوچاکان تووشم بوو حاڵی منی دیت زۆر پەرێشانم ڕنگ و ڕووم هەموو تێک چووە زۆر یعنی بەڕاستی لە ناڕەحەتیدا بوو وتی ئامۆژگاریت دەکەم وەرە سەدەقەتی جاری بکە گوتم چ بکەم گوتی لە فرانە گون پێویستیان بە بیرەکی لێدا ئەوە سەدەقەی جاریەیە سبحان الله دەرێ وەڵڵا بەجێ ئەو کابرایان کرد هەستان بە هەر نەوعاچی مەسەلەن جارێ بکرێت و خەڵکەشی دەگری بیرەکەم لێدا ئەو هاتە دەرێ خەڵکی ئەو گوندەی خەنی بوون واللهی دەرێ یەکەوسەر خوای گەورە لە کەمترین ماوە برینەکەی وشک کرد ئەو وعدە و بەڵێنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوە خاڵی سێمیشت کە زۆر گرنگە پەروەردەکردنی ماڵ جێبەجێکردنی شەریعەتی خوا
لۆ پارێزگاریکردنی و نەمانی یعنی جێنەبوونەوەی شەیتان لە ناو ماڵەکان ئەویش ئەوەیە. خاڵی سێم حیجابی شەرعی لە بۆ خێزانت لە بۆ کچەکانت. برای بەڕێزم خوشتی بەڕێزم واللهی کارەساتە کارەسات ئافرەت لە بەرچاوی کوڕی خۆی دڵکەچی لەبەرە واللهی ئینسان شەرم دەکا سەیر بکە ئەتو کو ئەو کوڕە شەرم لێ دەکا کو شەرم لێ دەکا دڵکەکرد لەبەر هەموو قەلبت لە دەرەیە. کەی داک و کوڕاتی ئەو هایە دایک دەبی بە حوشمەت بی بە حەیا بی دایک دەبێ گران و سەنجیم بی دایک دەبێ دایک بی و پەروەردەکار بێ. ئاخر کو دەبی دایک یعنی جلکەچی لەبەرە تەراکسوتێک دەڵێ یعنی نازانم یعنی سبحان الله بەڕاستی و کارەساتە. ئینجا کچەکان یعنی کو دەبی کچی جاعیل لە تەمەنی 13 ساڵ 14 ساڵ تەراکسوتێکی لەبەرە تەسک لە بەرچاوی کوڕی جاعیل دێو دەچیتن کارەسات دەقەومێ لە ناو ماڵەکەت موسیبەت دەقەومی ئاگال لێنە. ئەو جلو بەرگە ناشەرعیەی ناو ماڵ ڕاستە ئەو ئافرەتە لەگە پیاوی خۆی دروستە بەڵام کاتێک کوڕی جاعیرت هەیە دەبی لێی بگریەوە. کاتێک ئەو کچە خوشی ئەو کچەی تو برای لەگەرە برایەکەی جاعیرە دەبی شتێکی وای لەبەربی قەلبی مجەسەم نەبیتن هەموو قەلبی بە دەرەوە بی. ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە برا بەڕێزەکان خوشکانی بەڕێز داواتان لێ دەکەم واللهی ئەو سەردەمی ئێمە سەردەمی فیتنەیە مصیبەت و کارەساتە واللهی گوێ بیست و شتی وا دەبینین و دەبیستین یعنی ئینسان مسرک بە قەلبی دادێ. لۆی برا بەڕێزەکان خوشکانی بەڕێز مەحاولە بکە نەسیحەتی کچەکەت بکە با مەکسێکی جوان با بە هەتە خوارچۆکی بیتت لەبەر بکە ئەخر معنای چیە ئەو زلکە تەسک و تروسکە لەبەر دەکەن. ئەخر واللهی کارەسات دەقەومێ ئەو کچە ناستە حەوشەی ئەو کچە خەڵک نایبینیتن. لۆیە بەڕاستی بە تایبەت لە کاتی میوانت دێ لە کاتێکەوە دەبی بەڕاستی شەرعی خوای گەورەیە حیجاب فەرزە بە ئەمر و فەرمانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا نابی. ئینسان لە ژووری تایبەت ژن و پیاو ئاساییە بە هەر شێوازێک بێ ئافرەت بەڵام لە ناو تێکەڵبوونی عائیلە ئەخر ئەو کچە چاود لێ دەکا ئەو کچەی جاعیرە چاو لە داچی دەکات کاتێک کە جلکەچی بێسەر و بەر و خراپی لەبەرە. لۆیە ئەوە خاڵی سێ. خاڵیشتر برایانی بەڕێز و خۆشەویستان لۆ پاکردنەوەی ناوماڵ قورئانی پیرۆز بەڕاستی باشترین شتە کە ماڵەکانمانی پێ پاککەینەوە هەمیشە و بەردەوام کە ئەمە دەرێن قورئان معنای ئەوە نییە وەڵام لە تەلەڤیزۆنەکەم 24 ساعت قورئانی لەسەرە شتێکی خراپ نییە زۆر شتێکی باشە بەڵام ئەوەی زۆر گرنگە ئەرچی داک و بابە منداڵەکانت فێری قورئان بکە تخوا پرسیارەکتان لێ بکە چ گەڕەکەکەیە چ شوێنەکەیە بنکەچی فێربوون و لە بەرکردنی قورئانی نەبی ئێلۆ منداڵەکەت نابێ لۆ فێری ناکەی لۆ نایبێ ئەو شوێنە هەفتەی یەک ڕۆژ یەکدان دەچی باشە ئەگەر لەو هەفتەی ڕۆژە 2 ئاەت فێربی مانجێ دەکا نزیکەی 10 ئاەت ئەدی ساڵێ دەورە لێکی دۆ بزانە دەکاتەر بە 4-5 ساڵی بناغەیەکی چاک لۆ ئەو منداڵە دروست دەبی فێری قورئان دەبی ئەوجا لەو شوێنە فێری ئاداب دەبی فێری ئەخلاق دەبی برادەری قورئان خوێنی دەبیتن نەک برادەری دەرێ و ئەولا لە تەمەنی 7 ساڵی منداڵەکەت بڕۆ ئەگەر بنکەچی جێ بەخۆت یعنی تخوا کە ئێمە سلف لە سیارەی دەدەین لە بۆ سەفرەی لە بۆ سیاحەی لە بۆ سەمون کڕین لە بۆ نازەم چێ ئێکاکە دەبا هەفتەی یەک جاریش منداڵەکان سواری سیارەی بکەی بیبین لە بنکەک لە بنکەکانی تەحفیز بە خۆمان بستنە خزمەت مدیری بنکەکە مامۆستا ئەو منداڵانە ئەمانەتی تووە ئەو ئەم تەسلیمی تو دەکەم و فێری قورئانیان بکە بابە ئەگەر هیزنا مامۆستای مزگەوتەکەت من دەستی منداڵەکەت با فێری قورئانیان بکە. قورئان پارێزەرە قورئان حیسنە قورئان قەڵایە قورئان فلتەری دەرونی ئینسانە پاچی بکاتەوە قورئان زیکر و گەورەییە قورئان ڕوحە لە ناو ماڵەکەت یعنی ئەو منداڵت ئەگە دەتەوێ بەرەکەتدار بی کەسێکی گەورە بی کەسێکی پارێزراو بی واللهی ئەو قورئانە کافیە. لۆیە برا بەڕێزەکان ڕێ بدە خێزانەکەت بە هەفتەی جارێک فێری قورئان بی بۆ خۆت هەتا ئێستا قورئانت ختم نەکردیە مەهەندسی دکتۆری شەهادەتی بەرزت هەیە خەریجی کولیەی خەریجی مەعادی 16 ساڵ 15 ساڵ 20 ساڵت خوێندیە ئێستا حرفێکی قورئان نازانی
تجوابی خوا دەدەیەوە لەو ڕۆژەی کەوا لە محکەمەی ئیلاهی پێغەمبەری خۆش کە ئەتکارە وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا یەک لەو خاڵانە تر بۆ پارێزگاریکردنی ناوماڵەکانمان لە شەڕ لە شەیطان لە فتنە لە ئاژاوە لە ئاشوب ئامان داواتان لێ دەکەم خۆ بە دوور بگرن لە هەموو سحر و نوشتەیەک بەڕاستی ئەوە ماڵەکانی ئێمەی کاول کردیە یعنی سبحان الله ئێستا خەڵکێک فێر بووە وەڵا درم تون دەبی وەڵا مشکلێم هەیە ڕزقم سوارە نازانم چییە دەچێتە کن یەکەچی وەڵا هاتیمە دوعام لۆ بکەی طبعا ئەمن لەگەڵ ڕێزم لۆوانەی کە دوعای دەکەن بەس بەڕاستی خەڵکەکی زۆر بەداخەوە دێتن یعنی بە ناوی مەلا بە ناوی شێخ کە ناوی ئەوانەشیان خراپ کردیە بەداخەوە دێن دوعای دەکەن بەڵام بە ناو دوعایە ئەرێ توخوا پرسیارێک لە بەڕێستان بکەم بووە دوعا مربعات بی مثلث و سێ گۆشە بکرێتن ئەرێ بووە دوعا کاکە و نوشتە لۆ دەکەم بەڵنابی بیکەیەوە بەتار دەبتەوە ئەرێ دوعا لۆ بەتار دەبتەوە برا ئەرێ بووە دوعا بە وەرەقا بە 100,000 بە 50,000 بکرێت ئەرێ بووە دوعا کابرا شتێک بڵێ ئەمن تێی نەگەم دوعا سوورەتی فاتحە شیفایە سوورەتی فاتحە پارێزەرە سوورەتی فاتحە بەرەکەتە سوورەتی فاتحە بەدەقی حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم پارێزەری هەموو دەرد و بەڵایەکە ئەرێ چێیە کاکە سوورەتی فاتحە نەزانی وەرە بە نیەتێکی پاک لە بین خۆت و خوای گەورە 7 فاتحە بخینە لەسەر ئاوێک منداڵەکەت نەخۆشە دەرد و بەڵایەکت هەیە مصیبەتێکت هەیە بزان لەسەر لا دەچیانە ئەو جا ئایەت الکورسی خەڵک هەمووی لە بەریتی ئایەت الکورسی ئەو جا قل هو الله ئەحەد یەک لە سەسی قورئانە پارێزەرە پارێزگارە لە هەموو نەخۆشیەکی دەرونی و لە هەموو نەخۆشیەکی مادی ئەوە قورئان شیفایە بە خودی خۆی هەمووی ئینجا قل أعوذ برب الفلق پارێزەرە لە بۆچی حەسوودی عفوا سحر و هەروەها لە بۆ حەسادەت ئەو دا قل أعوذ برب الناس پارێزەرە لە شەڕی هەموو شەڕ و فتنە و ئاژاوێکی شەیطان کە بە چاو نابینین یان ئەو شەیطانانەی کەوا بە چاوی خۆمان دەیان بینین ئەرێ کاکە ئەوەندە کافی نییە کەس هەیە ئەوەندەی نەزانی ئەوجا ئێستا یوتیوب هەیە کاکە ئێستا گۆگڵ هەیە لێی دەبرێت دوعا پارێزەرەکان بزانە چ دەداتە بەردەست لۆ دەچی پارەی خۆت بە هەدەر دەی لۆ دەچێکن خەڵکێک ئیستیغلالت بکە یا ڕەبی خۆیان لێت دەپاڕینەوە بە ئیسمی ئاعظەمی خۆت بە ناو جوانەکانی خۆت عاقیبەت خێرمان بکەی ماڵەکانمان پارێزراو بکەی یا ڕەبی خوایە ئێمە و هەموو مسلمانان و هەموو بینەر و بیسەران لە فیردەوس الأعلا لە خزمەت حەزرەتی ڕەسوول الله صلى الله عليه وسلم کۆمان بکەیەوە بە دیداری ئەو خۆشەویستەمان بگەینی دەست لە ناو دەستی ئەو پێغەمبەرە بنین دەستی ماز بکەین و بە خزمەتی بگەین آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته